هەمیشە بە بەردەوام ئەو میوزیکا و چرخانی کە هەیە ڕەنگە زۆر کات کاریگەری تاوی هەبوو بێ لەسەر میوزیکی کوردی بۆیە ئێمە ئەمانەوە لە یەکەم تەوەرمانە باز لە کاریگەری میوزیکی و چرخ بکەین لەسەر میوزیکی کوردی بابزانین چ کاریگەریکە لەسەر میوزیکی کوردی جێهێشتووە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕای زۆزە قەرەداخی کە بەڕێزیان و هونەرمەندێک ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێن فەرموو مامۆستا. بەخێر بێ مامۆستا. زۆر بەخێر بێ مامۆستا. سەرچاوان بەخێراتی فەرموو. زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. بەخێر بێ سەرچاو. سپاس بۆ کاکەوەلی و کاکە ژەنیار هەمیشە ڕۆژانەیەوەمان لام ڕۆژەکە جوانتر و یعنی پڕ چێشترە بۆ بینەرەکانمان و بۆ ئێمەش سپاس بۆ ئێوەش. مامۆستا بەر لەوەی کە باز لە کاریگەری میوزیکی هاوچەرخ بکەین لەسەر میوزیکی کوردی زۆرێک لە بابەتەکانی تر لە کاتێک هاتۆ کە سترێسێک دەبێت کە بێتاقەتەبی تا چەند هەوڵەی لە ڕێگای ژەنینی پارچە میوزیکێکەوە ئەو سترێس و قەلەقی و ئارامی بە خۆت ببەخشیت. سترێسێکە لابێت و ئارامی بە خۆت ببەخشیت. زۆر جار موزیک ئارامی بە بەرامبەرەکانە بەخشێت. ئەی بۆ خۆت کە بڵێ مامۆستاوەلی و کاکە ژەنیاروانیش هاوڕا بن زۆر جار تۆ بەرامبەرەکانە ئارامەکەیتەوە بێگومان ئەگەر لە ڕووی ناخەوە لەگەڵ موزیکا بژی مەرج نییە هەموو موزیک ژەنێک ئەو موزیکەی لێە لە دڵەوە لێی بات لەوانەیە بەرامبەرەکەی زیاتر چێژوەرگێ بەڵام بە گشتی ئەو هەوڵی موزیکە یا موزیک ژەنی یا بۆ لە ژەنینە بەرامبەرەکانی زیاتر ئارامەکاتەوە. واتە ئەو چێژی زۆر نابێت بۆ خودی کەسەکە چێژی زۆرە بێ ئەگەر هەڵبژاردەی خۆی بێ ئەو موزیک ئەو پارچەیە بۆ نمونە کەسێک داواکە موزیکێکی گۆرانیەکی بۆ بژێنێت یاخود پارچە موزیکێک لەوانەیە ئەو خواستی دڵی خۆی نەبێت لەو کاتەیە لەو کاتانەیە موزیک ژەن هین نابێت یعنی لەگەڵ یان ناژی بەو شێوەیە کە داواکاری بەرامبەرە. ڕاستە دەستەکانە خۆش مامۆستا زۆر خۆشحاڵ بووی کە ئەمڕۆ لێرە ئامادە بووی و سپاس بۆ کاکەوەلیش کاکە ژەنیاریش کامیشە هەوڵێن لە ڕۆژەکانی خۆیان یەکێک لە مامۆستا ئازیزەکانە و کەسانەی کە بازمون و خاوەنی کۆمەڵی ئەزمموی جوانیان هەیە و بەرهەمی جوانیشان هەیە و خۆشێ هەم لە پەیمانگا و هەم لە کۆمەڵی کۆنسرت و خزمەتکردنە هەمیشە بەرداوامی ئەمڕۆ بابەتەکەمان کاریگەری میوزیکی هاوچەرخ لەسەر میوزیکی کوردی ئەمە هەمیشە باسی ئەو ڕەسەنایەتیمان کردووە لە میوزیکی کوردیە کامیشە بێ پارێزگاری لێ بکەین کامیشە بە شوێ لە شوەکان ئەگەر نەمانتوانی هەنگاوێکی باشتر بنین با هەنگاوێک نینە دواوە تۆ لەسەر ئەم بابەتەی ئێستا کە ئێستا میوزیک لە چه ئاستێکایە ئایا هەوڵمانەوە هەنگاوێکی باشتر بنین یاخود نەخێر بێگومان هەنگاو هەر هەیە هی باشتر بەڵام یەک شتێ لێمان تێک نەچێ موزیکی مۆدێرن کاڵین مۆدێرن مەبەستمان بە تەنها چرخی مۆدێرن نییە لە سەدەی بیستەم یان بیستویەکە یعنی مۆدێرن بوون من لەو کتێبە ماواشیم کردوێتەوە کە ئەتوانین بڵێ سەدەی ڕێنیسانسیش مۆدێرن بووە بۆ پێش دوای سەدەکانی ناوەڕاست کە ڕێنیسانس هاتوۆتە پێش باشان سەدەکانی باڕووک ڕۆمانتیک تاگاتە سەدەی نۆزدەیم و بیستەم هەر یەکەی هاوچەرخبوونی خۆی هەیە هاوچەرخبوون لای زۆر مۆزیکار بەوە کەوتۆتەوە کە موزیکەکە موزیکێکی تێکەڵ بێ لە هارمۆنی و لە لایەنی جۆراوجۆر بەس شەر نییە توانین بە باڵەبانێکیش بە دەخۆڵێکیش بە تەنیا مۆدێرن بوون پیشان بین ینی چمکی مۆدێرن بوون تەنها بریتی نییە لەوەی کە موزیکێکی ئەی تۆناڵ بێ یاخود دۆ دیگافۆنی بێ لەو یان گرافیک بێت ئەوەش پێوترێ مۆدێرن بوون بەڵام لەگەڵ سەدەکەیە زۆر کەس تێکەڵی کردووە. زۆر باشە بەڕای تۆ بۆ نمونە ئەو تێهێڵکێشەی کە هەبێ لە نێوان بۆ میوزیکێکی هاوچەرخ لەگەڵ میوزیکێکی تر زۆر کوردەواریانە بێ ئەمە چ گرنگیەکێ بێت بۆ ئاوازێک بێت بۆ میوزیکێک بێت بۆ هەر بابەتێکی تر بێت. ڕاستەکەی کوردەواری بوون لە موزیکا بریتی نییە لەوەی کە مەسەلەن ئامێرەکانی زۆر بیان ئامێرێک بەکار هاتبێت کە پێشتر لە گروپێکی موزیک لە کوردستانە بەکار نەهاتبێت جۆری موزیکەکە و ڕەنگی موزیکەکە دەورە بینێ بۆ نمونە ئێستا کە کاکەوەلید و کاکژەنیار بە دوێت موزیک لێن ئەمە لە کۆنسرتیش و لە جگە لە بەرنامەی تەلەڤیزیۆن کە ئەمە خزمەتێکی زۆر باشە بۆ ژەنیارانی تر موزیکی دوێت زۆر کەم بووە لێرە یان تریۆ کەستیانی پێڵێن یان چواری
بۆچی کەم بووە؟ هەمیشەوە بەگشتی لە نەتەوەی تازەیە لە هوەرە ئەو شتە باوە کە موزیک درێژ بێت یان گروپی موزیک ژمارەکان زۆر بێ اینجا داهێنانەوە اینجا خۆی بۆ شێوازێکاتە لە ڕاستیە دوێت زۆر قورسترە لەوەی کە 50 ژەنیار بن لەوانەیە دە ژەنیاری مامناوەند و یان ئاس پەسەند و نزم بشارێنەوە بەڵام لە دوێت و سیانی و 5 ژەنیار و دە ژەنیارە ئەبێ هەمووی پرۆفیشنەڵ موزیک بژەن و وەکو پێشتری ژاماژەم پێیان مۆدێرن بوون بە ژمارەی ئامێر و بە شێوەی داڕشتنی موزیکەکە نییە بە بنیات و ڕەنی موزیکەکە مۆدێرن بوون پیشانەیە زۆر جار موزیکێک 50 ساڵ لەم و پێشکەش کراوە تۆ بە ریتمێک بە ئامێرێکی کە پێشکەشیەکە ئەمەش هەر پێوەسێ مۆدێرن بوون ئەگەر چی موزیکەکە 50 ساڵە هەیە چم لایەنی زۆری لێ بێتەوە بابەتی مۆدێرن بوون زۆر باشە ئێمە بەرداوامە بین لە گفتووەکەمان دوایژە چینە سەر کۆمەڵ لێو بەرهەمە و کتێبانەی کە بەڕێستانەتانە با لە نێوانی قسەکانمانە پێمان خۆشی جۆما لە پارچە میوزیک بێگەرەوە ئامادە بن فەرموو.
خوا دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر تایبەت بوو ئەرە تۆ هیلاک نابیکەوە لێ دوای قسە پێکرێ توانی کۆتاییمان ئەگەر باسی مۆدرن بوون کە ئێستا ئەوە لایەنێکی مۆدرن بوونە کە گۆرانی فاتیمە دووچاوی مەسی بە فلوت ڕەنگە گوێتان لێ نەبوو بێ دانێ بە کەمانچە گوێتان لێ بوو بێ بەس کارە ساتەکەوەی ئەگەر یەکێک ڕووی دەمم لە کاگوەلید نەبێت نە شاز لێی باڵێن وەکو بە فلوتیش لێ یا خراپتری کرد زۆر جوان بوو دەستیان خۆش بێت باش خۆیان ئامادە کردووە داهێنانی ئیرتیجالیشیان بە ئەنجام گیان لێرەیە لەگەڵ خۆ ئامادەکردنەوە زۆر گرنگە بۆ داهێنان جایمەشێکێن بە پرسیارە لە ئێوان لانە ئەم بەرهەمانەی کە هەفتانە لە دوو ڕۆژە بۆ ئێمەی ئامادەکەن یەک تۆز بۆمان باسکە بابینەرەکانیشمان بزانێت چ ڕۆژێک دانن بۆ پرۆڤەکردن و چۆن بەرهەمەکان جیاکەنەوە چکە ئێمە تەلەفۆنە قساکەین ئەڵێ لەسەرەوەڕەکە بینوسنەوە دوێنێ ئەومان لێ نێاوە ئەم ڕۆ باوە سەرتان بەخێراتنی مامۆستا زۆزەکەم ڕاستەکەی مامۆستا زۆزەک یەکێکە لە کەسایەتیە هەرە جوانەکان هونەرمەندێکی دڵسۆز زۆر بەتوانە زۆر بە ئەزمون بەڕاستی جی پەنجەی جی دەستی دیارە لە کوردستان لە دەرەوەی وڵات کە چەندین کاری زۆر جوانی نووسیوەتەوە دایناوە کە چەندین ئاوازی میلۆدی زۆر جوان ئەڕێنج کردووە بۆ ئۆرکێسترا بۆ گروپی جیاجیا لەگەڵ ئەوەشا چەندین کتێب کە توانێتی خزمەتی پەیمانگا و ناوەندە هونەریەکان بکات. ئەگەر بینە سەر بابەتەکەی خۆمان کە چۆن خۆمان ئاماداکەین یاخود چی ئەەکەین ڕاستیەکەی چەندێ من و تۆ بە تەلەفۆن قساکەین هەرەوەنە لەگەڵ کاک ژەنیارە ڕاستەکەی لەسەر کارەکان ڕێکەکەین ئەوەی کە چاومان بەیەکەکەوێت لە کەناڵایە لە کورچاتە ئەی قەتە بۆ ڕێنەکەون لەسەر شتێت تۆ بڵێ باسیەوە بکەین یان لەسەر فلان هونەرمەندە ڕێە ژەنیار کە جوان و ڕێک شتیشەیە مەرج نییە کە بە خێرایی خۆیان ئامادە کرد بەرهەم کرچکاڵ بێت یەکێک لە خصوصیات تایبەتمەندەکانی ژەنیار ئەوەیە نەک ئەبێت دایمە بۆ کاری هەناسە درێژ و کاری کورت ئامادەییان هەبێت یعنی ڕۆژێکە یان دوو ڕۆژیان مانگێکی کەیە ئەبێت بۆ هەردووکی ئامادە بێ وەکو چۆن موزیکدانە هەموو جۆرە ستایلێکە بێ نەک هەموو جۆرە ستایلێک بۆ هەموو جۆری بەرهەمێکە بێت بتوانێت بەرهەم دابڕێژێ بۆ نمونە مناڵانیان ئیشێکە گزارشتێکی جیاوازترە بۆ ژەنینیش بەبای من وایە بێ دایمە بە هونەر بەگشتی مامۆستا لەوانەیە کاکەوەلی و کاکە ژەنیاش بەگشتی ئاوێتەبوون زۆر گرنگە ینی بێگومان خۆمان زۆر پێمانە و ئێرتیجال ینی تێگەشتن لە یەکتر لە بەرامبەرەکە ئەمە زۆر جار هەم لە هونەری شانۆشە و لە سینەماشە و بەڕاستی لە شێوەکاریشە ینی لە شۆکاریە تۆ پێشانگایەکەکەی تۆ گەردوو هونەرمەند شتەکانیان زۆر جیاواز بێ بۆ چاو هەزم ناکرێت یعنی بۆ میوزیکیش کە ئەم دوانە ئەتوانن بەیەکەوە تێکەڵ یەکتر بن ئەتوانن لە یەکتر تێ بکەن بۆ شانۆش باوەڕ کە جاری وها بۆ شانۆ کراوە دەقبیر چۆتەوە یاخوب کێشێک ڕوویەوە بەڵام شێوازی تێکەڵبوونی ئاکتەرەکانشتێکی جوانتری پێشکەش کردووە بۆ بەگشتی ئەمە لە هونەرا قسەکان زۆر قسەن زۆر تەواوە ئەمە هەمیشە هاوڕێکمان هەیە ئەم بابەتە ئەو ڕژێنێتەوە کە بۆ منە ئەڵێ ئەبێت تۆ پەیوەندیەک هەبێت لە بینی دوو کارا کە ئەیکەی بۆی بتوانانی بەیە کابی بەسیتەوە تەسەوەرەکەم و هاوڕێ هەمووتان بیناست مامۆستا بە ڕێزمەجید سلااو ڕێزمان هەیە گیان شانۆکاریی بەتوانێت خۆی مامۆستا زۆزێک بڕیارە ڕۆژێک دانیشتێکمان هەبێ لەگەڵ مامۆستا بە ڕێزە ئیتر دڵخۆشە بین کە بۆ منە بەڕێزی تیاابێ لەبەروی تەسەورەکەم گفتوگۆی زۆر نابێ باشە مامۆستاگلی بێ ئەمڕۆ بکەمانچەکەمانانووسێ بەرهەمی جوانیشمان ڕاستیەکەی باسی ئەوە نەکرا ئەگەری سش کەمانچیری یەک ڕۆژ لە ژیانمە یەکەم جار دەسم کرد بە فلود یەک ڕۆژ وەکەی فێر بووم تر خسیان مەسەر کلارنێ دوایی چوومە سەر ئامێرێکی کە یەکی لە جوانەکانی مامۆستا زۆزێک ئەوەیە کە بۆ منە بەڕاستی زانیاری هەیە لەسەر مۆزیک بەڕاستی یعنی کار ئەکا بۆ ئەوەی کتێبخانە یاخود هونەری موزیک لە کوردستانە دەست بە باڵا بێت
ئەنی هەمیشە لە هەوڵایە کە ئێستا هونەر بە تەواوەتی بە شێوازی شیشتی ئەگەر باسیگەین سستبوونێکی پێوە دیارە ڕەنگەکان خەریکە کوالێتی کارەکان خەریکە ئەشێوێندرێت باشە ڕەنگە ئامێر زۆر ڕۆڵی نەمێنێت ئەوەی تەکنەلۆژیا هاتوۆتە ناوەوە بەڵام مامۆستا زۆزێک کە هەفتەیە دوان دەنجی نامێنێت لەپڕ کە تەلەفۆنیش بۆکەیان تەلەفۆنێکە کرێ لە بین ناپەیوەندیەکە بێ لەپڕڵێ بۆ نە سەرقاڵی کتێبێکم یا سەرقاڵی کارێکی موزیکم یا سەرقاڵی سێدەیەکم هەرتەنە هەڵە نەبم لەم نزیکانە کتێبێکت بڵاو کردەوە پێم خۆشە تۆزە ئاماژەی پێ بکەی هەر منیش برد بۆ لای ئەو پرسیارە بە ئەزانی کە چەند بەرهەمی هەیە بەڵام با بچین بۆ لای کوردانە لە کتێبی کوردانەوە ئەم بەرهەمە چییە چۆن نووسیت و چ سوودێک بە میوزیکی کوردیەکەی ئەو بەرهەمە پێش هەموو شتێک سپاسی کاگوەلی دەکەم دیزاین و ئۆدیۆکەی ئەو ڕێکی خست بە گشتی یعنی ئەگەر ئەو لەو کاتیانە بایە زۆریە خایان بەرهەمەکە بەڕێز پارێگاری سلێمانیش دکتۆر هەواڵ ئەبوو بەکرد ئەرکی لە چاپدانی گرتە ئەستۆ زۆر سپاسێکم لێرەوە کۆمەڵێک پارچە موزیکە خزمەتەکە بە کەسی جیاواز لە ڕۆشنبیر و لە کەسی ئاسایی کە مۆزیکار نییە یاخود پەیوەندی بە هونەرەوە نییە گۆرانی کوردیان مۆرکی فۆلکلۆریان گۆرانی دانرا و بیسراوە بە موزیکی کورد و دەقە سێ دەقە چوار دەقە بەو مەبەستەی کە کللتوری موزیکی بێوشە ینی مەرج نییە ئێمە هەر گۆرانی گوێرە بگرین سە وڵاتانی دراوسێمان و ئەوروپا چەندین بەرهەمیان هەیە کە لە ژماردن نایە بە بێ دەنگی مرۆیی یعنی هەمووی گرنگە ئەوە من هەوڵم ماوە ئەو شتە بخەمە ڕوو کە گوێگری بتوانێت بە تەنیا گوێ لە موزیکیش بگرێ وەلو ئەوە بێت کارێک بێ بە بەردەوامی هەبێ ینی من ساڵ و نییە دوو ساڵ لەمەوە پێش ئەو بەرهەمان بڵاو بووە یعنی لەوانەیە کاگوەلیت کاکژەنیار هاوڕێیانی تریشمان حەز بکەن بەردەوام ئەوە بکەن بەڵام جێبەجێکاری ئەو بەرهەمانەوە نەقورسە نازانی جارێکی کە چۆنی جێبەجێکەیتەوە وەکو موزیکدانان وەکو ژەنین وەکو کە موزیکدانان ئەڵین کۆمپۆزیشن ئەمە ئەرکی هونەرمەندە هیچ شینێکیتیانی هەبێ ئەو زەحمەتە بکێشێ ینی ڕۆژی 10 سعات خەریکە بێت 5 سعات خەریکە بێت 3 مان خەریکە بێ بەڵام جێبەجێکاری ئەرکێکی قورسە لە وڵاتەیە ئێستا من و کاگوەلید ئەلبومێکی موزیک و گۆرانیمان حازرە بە ڕەنگی جۆرا و جۆری هەردووکمان من بە کۆمەڵێک ستایل بە گشتی ئۆرکسترایە زۆر دەمێکە ساڵێک زیاترە بێ نازانین چۆنی جێبەجێکاری بکەین ینی لەلایەکەوە ئەلبوم تقریبان باوی نەماوە لەلایەکەوە ئەلبومەکەیت ئەبێ لە هەموو شوێنێکا بەرچاو بێت تۆ خۆ ناکرێت نۆ تراکەکەی یان هەشت تراکەکەی هەمووی لە یەک هەفتەیە کلیپ بکرێ ئەوەش کارێکی قورسە بەڵام ئەبێت بە شێوەیەک لایەنی ڕۆشنبیری و ناوەند هەبێت کە تۆ ئەم ئیشە و بناسێنرێت لە ساحەی هونەری پێڵین ئەو ساوامانەوت بناسێنرێ ینی خۆ تۆ ناکرێ هەر کەسێکە بینی ئەلبومێکی بۆی تێبەوەی بزانێت کە ئەو کارە کردووە یاخود ببێتە هۆکارێک بۆی ئیشێکی کە بکەی ئەمە کێشەی ئێمەیە لەو بەرهەمانە یاگینا باسی کوردانەوە کرد لەوانەیە بەشی دوو ئەلبومی تر من کارم ئامادەوێ بەس خۆ تەزایی جێبەجێکاریەکەی زۆر گرنگترەکە لە ئاستی کوردستانە کاکزۆزک ئاماژەی پێکرد کە دوێتێکە بەیەکەوە بەنیازین بۆ نمونە تەواوە کاری ڕیکۆردی تەواوە لەوەیە کە بۆ نمونە چۆن چاپیکەین و دیزایانی بەرگی تەواوە پامێکی بچووکی تایە ینی ڕاستەکەی من بەو هەستەوە کارم کردووە دڵنیام کاکزۆزک ئەلوەیە زۆر پاڵپشتم بوو کە بتوانین ئەو کارە بە ئەنجام بگەێنین پامەکەش ئەوەیە کە بۆ نمونە ئەکرێ بۆ نمونە دوو دانەر دوو موزیسیان لە ئەلبومێکە کۆب بێتەوە زۆر ئاساییە کاتێکاتی بۆ ئەوروپا کاکزۆزەکان بەڕێزان ئەنی لە نزیکەوە ئاگاتان لەو وەزایە لە ناوەندی هونەری موزیکە بە تایبەتی با بڵین کە ئەلبومێک ئەکڕی لە شۆپەکانە یاخود لە شوێنی فرۆشگاکانە یەکێکی لە بری دانەرێک 4 دانەر لە ئەلبومێکا کۆکراوەتەوە بەداخەوە گورجێ لێرە هەیە تایسە ئەبێ یەک کەس هەموو گۆرانیەکانی ئامادەکردوێ یەک کەس ساحبی من بەڕای من ئەگەر بەرهەمێکی تازەتر هەبێت دوای ئەوە خۆی تازە ئەوەش فامبیر نەچێ ئێمە وازین 2022 بێ اینجا تازەیە بەرهەم هەیە 30 ساڵ لەمەوە پێشە هەر تازایی پێی بڵێ تازە ینی دووبارە بێتەوە چۆن بتۆڤن 827 کۆچی کردووە ئیستش
هەرزین بە هاوڕێیانیشمەوە بە ئاواتۆین بەعزێ موزیکی پێشکەشکەینەوە لەسەر مەسا جا ئەو شتە زۆر هەڵەیەکڵێ بەرهەمی فلان گۆرانی بێژ 2021 لەوەشە ئەو گرچیە تۆزێ هەیە کە یەک بەرهەم یەک کەس بیکات ئەگەر 4-5 بێ گرنگترە بەڕای من دەستان خۆش